سەلەبیانی ئەمڕۆ لە باخچەی بەردەم باڵەخانی پارێزگای سلێمانی مەراسیمی پەردەلادان لەسەر پەیکەری میری میران عەبدوڕەحمان پاشای بابان بەڕێوە چوو. ئامادەبانی بەڕێز و خۆشەویست، میوانە قەدرگرانەکانی ئەم یادەی ئێمە، ئێستا کاتی لادانی پەردەیە لەسەر پەیکەری میری میران عەبدوڕەحمان پاشای بابان هەوڵەدەی پەڕاستەوخۆ بیگوازینەوە. ئەمڕۆ مەراسیمی لادانی پەردە لەسەر پەیکەری سێیەم میری میرنشینی بابان عەبدوڕەحمان پاشای بابان کە یەکێکە لەو کارانم بەڕاستی توانم بۆ هەموو سیڤی و ئەرشیفی خۆم فەخری پێوە بکەم. ئەم پەیکەرە بیرۆکەکەی لەلایەن ئەنجومەنی میرانی بنەماڵەی بابانەوە پێشنیار بۆ من کراوە کە ئەم پەیکەرە دووبارەکەمەوە پێشترم پەیکەرە هەبووە بوونی هەبوو، بەڵام کۆمەڵێک هەردەستی ڕەش و ڕەشبینەکان سووتاندویانە کە لە ماوەی پێشترا کۆمەڵە داعش گیرا بوون، ئەترافیان لەسەرەوە کردبوو. ئەم پەیکەرە پێشنیار بۆ من کرا دروستی کەمەوە ببینە هەمان شوێن، بەڵام من بەڕاستی وەکو ئەخلاقیشی کاری هونەری خۆم بە باشم نەزانیم پەیکەرە بەرمۆ شوێنی خۆی، چونکە شوێنی پەیکەرسازەکە کاری پەیکەرسازی تری لێ بووە. هیوادارم ئەو پەیکەرەش لەوێ دروست کرێت و دانرێتەوە، چونکە کارکردن بۆ ئەم شخصیەتە مێژویانە زۆر گرنگە. عەبدوڕەحمان پاشای بابان من کە پێشنیاریان بۆ کردم ژیانیم خوێندەوە، بەڕاستی یعنی پڕ بەدڵ حەزمە کرد کات زوو بێتە پێشەوە پەیکەرەکەی بۆ بکەم، چونکە بەڕاستیەشێکە لە میرە باشەکان وەکو ناوەکەی خۆی میری میران بووە. کارەکە ماوەی 3 مانگ بۆ 5 مانگ ئیشم تا کرد، بەرزی کارەکە تقریبی 5 مەترە. کارەکە بە هاڕاوی بەردام ڕۆشتووە.